تەقینەوەی خانۆکی سلێمانی دەرگای لەسەر زۆر بابەتی هەستیار کردەوە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە. ئەم جارە باز لە دروستکردنی بینا و پێکهاتەکانی دەکەین. ڕەنگە هەندێکتان بڵێن ئەمە چ پەیوەندی بە سیستەمی دانانی غازەوە هەیە، بەڵام هەیەتی. تیمی بنکۆڵکاری زووم زۆر گەڕا بە دوای کەسێکی شارەزادا لە ئەنجامدا و دوای 3 ڕۆژ پرۆفیسۆرێکی ئەندازیاری دەستکەوت. محەممەد ڕەوف کە 22 ساڵ پێش ئێستا ڕاگری کۆلێژی ئەندازیاری بووە و 4 ساڵیش لە باڵۆزخانەی عێراق لە کەنەدا ڕاوێژکار بووە. لە سلێمانی ئێستا نووسینگەیەکی هەیە. ئەمڕۆ سەردانمان کرد و هەندێک زانیاری مەترسیداری لەسەر بینا و خانووەکانی هەمومان باس کرد. زۆربەی خانووەکان بە دیوار دروستکراون. ئەم دیوارەش سەقفێک و دوان و سیان و هەندێک جار هەیە 4 سەقفیشی لەسەر دروستکراوە، بەڵام ئەمە مەترسیدارە. بەداخەوە لای ئێمە کە لە کوردستانە بلۆگ بەکارێنین، بلۆگ خراپترین مەوادە بەسەراحەتەن، خراپترین بە خراپترین حسابەکرێ. چی بۆ بوومە لەرزە بێت، چی بۆ ڕەشەبا بێت، چی بۆ گەرمی و نەقلی گەرما و سەرما بێ، چی بۆ نەقلی دەنگ و ئەمانە بێ. بەس یعنی جاران احتیمال هەبوو بەس بۆ سیاجێ یان بۆ سەربان لە شوێنەکە بەکارباتە کە چێزە بۆتە کەرەسەیەکی سەرەکی بۆ بینا دروستکردن. بۆچی بلۆکیش خراپە؟ لەبەرەوەی تەم لە کۆنکریت کراوە، کۆنکریت ئەنواعەیە، کۆنکریتی بەهێزیش هەیە، بەڵام تەنانەت خۆشی کۆنکریت بۆ بەعزە شتێک وەکو بوومە لەرزە وەکو ئەوانەی کە پێویستە بۆ بێکە وزە هەڵمژێ، وزەکە بگرێتە خۆی و یەکسەر نەشکێ. کۆنکریت لەو مادانێ، ئیتر بلۆک بێ، حتا خشتی ئەتیادیش بێ یان بەرد بێ، مادەیەکن کە بە ئینگلیزی پێڵێن بریتڵە. بریتڵ یعنی پاش ڕاکێشان یا پاڵپەستێکی زۆر زۆر کەم ئەشکێ. ماسەوادی عێراقیان ماسەوای تر ئەڵێ ئەگەر بلۆک لە 5 مێگا پاسکال پاڵپەستەکەی هێزەکەی کە لەسەری دانرێ 5 مێگا باز یعنی با بڵێن 5 نیوتن لەسەر میلیمەتر دووجارێک لە 5 بۆ 7 ئۆکێ. بەس ئێمە کەمترین هێزی بەرگری کۆنکریت کایکەین بۆ سەقف و عەمودانە 21-ە. جابزان چەند پێ 4 قات مسقات لە بلۆکەین تر. بلۆکە بۆچی؟ چونکە مەفروض نییە بیکەین بچین 2-3 قاتی بقێز. یعنی من زۆر بەڕاستی لام سەیرە کە بەلەدێ ڕێگا یان مۆنسی ڕێگایان بینای بلۆکە بینی خۆت 4 قاتە، 3 قات 4 قاتە، وەڵڵاهی کەفرە، بەقورئان الکەفرە. بەڕێی من شتم بەدەست بێ بەلەدێ تەعلیمات دابنێم مەگەر لە حاڵەتێکی تایبەت دابیکەم بە 2 قات، ژنا لە 1 قات زیاتر نایەڵم. هەمووی بەسەراحەتەن لە دەبی منە وەرگرە خەتەرەوە و ساحی قسەی خۆشم، هەمووی مەترسیتی هەیە. خۆ بوومە لەرزە خۆ بینیمە هیچ نەڕۆن بوومە لەرزەکەی دەرمەدی خان تقریبا 200 خانووی چوین چێکمان کردەوە. بێزە هەماش خراپترین مادە ئەم بلۆکە بێمان هەیە بەسەراحەتەن. بلۆک هەر خراپە ئەی ئەگەر پشکنینی بۆ نەکرێت چی دەبێت؟ ئەخرەوە شێ خۆی وەرکۆ خراپە کوالیتەکەشی بەسەراحەتەن بڵێ خراپە. وڵای نادینە فەحسیانەکەن چونکە کەس بڵێن ئەگەر بۆ دەوای روشتوا بکرێت لەوانەیە بەژێری مواسفات فەحسیەکەن. بەس وەکو پێم دی مواسفاتەکە خۆی کەمە، ئەڵێ بە 5 مێگا پاسکال 7 مێگا پاسکال کەمە لە چاو کۆنکریتدا، چونکە تۆ مەفروض نییە لە خاتێ زیاتری بخەیت سەر. ئەوانەی حکوومەت ئەکسەریت یا بۆ 1 قات بەکارێنەیە لە ناو بینی عەمودەکانە بەکارێنێ وەکو پاتشن، وەکو حاجز، نەک وەکو وەزن هەڵگر. کەسی دیوەیەکی ئەهلی بێ پشکنی بۆ بکە، جاریوە کۆنکریتەکەش پشکنی بۆ ناکەن. لە قسەی ئەم پسپۆڕۆ دەرکەوت بلۆگ خەتەرە. ئەی بەدیلەکەی چییە؟ ئەوە باش نییە، بەڵام تۆ لاسیکێ بێنە مادەیەکە بێ و لاسی ناڵم تاڵم تۆ بچۆ بینا لە لاستیک دروستکە بەس بۆ نمونەوە بێنمەوە لاستیکەکە سێرەکەی بستێ بێ ڕاژێشەیەکی بە 4 25 ناپسڕێ. ئێمە مادەیەکی ئاوامانەوە لە بینایە. اینجا باشترین مادە کە نزیکی لەو بابەتە بێ مەسەن ئاسنە. ئاسنەکە احتیمالە لە فەحسوشتیوا بینی بێتێ کە ڕاکێشن لە تاقیگەکان لە مەترێکە 10 سانتیم 12 سانتیم ڕاکێشرێ اینجا ئەپسڕێ. ئەوەیە مادەیەکی کە زۆر باشە. اینجا ئەگەر ئێمە تەوەی بچین هەمووی لەو مادەی دروستکەین ئەوە زۆر باشە. یعنی لە حاڵەتەیە بڵێن بیناکارمان هەمووی لە ئاسن بێ لە شێلمان و لەم بابەتە. بەس بە دەرەجەی دووکە گەرەوە احتیمالێک گران بێ یان خێبرەیەکی زۆر باش نێ دەی لە جیهانە ئەکسەرێتی
کۆنکریتی مسلحەیە کە بڵێن مادەی کۆنکریتەکەیە بۆ ئەوەی خاڵە لاوازەکانی کۆنکریتەکە نێڵی کە ئەویش ڕاکێشانەکەی و ئەو پچرانە سەریعەتی خێرایەتی ئەچی ئاسنیتیەکەی ئەوە بێتە ڕینفۆرس کۆنکریتی مسلح. اینجا ئەگەر کۆنکریتەکە بۆ ئیکە ئەو خاستانی کە وتمان تۆزە ڕاششانێکی زۆری هەبێ اینجا بە پچڕێ یان پاڵپەسێکی زۆری هەبێ اینجا بشتێ ئەبێ باسنەوە بێت ئەوە کۆنکریتی بێ باز ناکەین قەزمانە بێ کۆنکریتی مسلح ینی ئاسنی تیاابێ لە تۆش کە کۆنکرێک ئاسن تێکرد کاتە یعنی کردی بە هەیکەلی بیناکە پێکاتەوە لە عەمود و لە جوسر لە کە پێڵێن بیبانی فەلو حڵتەیە بتێکی دیوارەکانی مشکلە نییە ئەگەر چی دوای بە بلۆگ بیکەی باش شتێکی تر بکەی ئەو جۆرەکە سیستەمە کە فرەیمە ئەو قابلێتی کە باسمان کرد قابلێتی ئەوەی کە زۆر بجوڵێ زۆر درێژ بێت و اینجا بشیە ئەو قابلێتە بەشێکی زۆری هەیەی بیکە بە عەمود و هەیکەل یعنی بیکە بە هەیکەلی عەمود و جسر و سەقف لانی کەم درەنگە سەقفەکە ئەکەوێت خوارەوە بەرگەیەکە احتیمالاتی کەمترە ینی با بڵێن لە هەمان هەندێک عینمی ئەگەر بڵێن لە ساعت چەند احتیمالی ڕوخاندنێکی کەمەکاتەوە زۆر کەمەکاتەوە با پێ بڵم بۆچی مەسەلەن تۆ هەیکەلەکە هەیە لە کۆنکریتی مسلح کردوتە عەمودە و جسر و سەقفەوە نییە دیوارەکانی چی مەسەلەن بە بلۆک پڕێ کردوتەوە لە حڵتێک ئاگەر لە ناوە بێ هەمان شتێک لە دەرۆژ بێ حتا زۆر یعنی قمبەلێ لە دەرەوە تەقێتەوە مەسەلەن بە هەمان شتە زەختەکە پاڵ پێرم بۆ ژرەوە بەس ئێمە باسی غاز و شیوا بکەین بالمناسبە ئەم شتانە هێزی ئاسایی نین کە هەموو بینا حسابی بۆ بکرێ تایبەتن یعنی ئەو نوع عشانە قمبەلەیە خواز تەقینەوەی ئاگرە ئەمانە بە هێزی تایبەتی بە ئێتیبارەکەی فئەگەر مەسەلەن لە ناوە ببێ تۆ هێزیشی زۆر پاڵپەسی زۆر دروستە بێ بۆی کە بچێتە دەرەوە تۆ هەتە لە سوچەکانە عەمودەکان هەیە زۆر بەهێزە دیوارەکە و زەعیفە تەوان یەکەمشی کوێ پاڵ پێوانەیە دیوارەکە چکە دیوارکە خۆگە دیوارکەش پەنجەری تیابێ یەکەمش لە شوشەکانەوە دەست پێەکە اینجاسی بۆ دیوارەکە کاتی هەتاکو ئەوە ئەڕواهێزەکە یعنی ئەو تاقەیە ئەو زێ بڵاو بووە زەعیف بوو ئەو هێزەی نەما کە بچێ پایەکەش بۆ بڕخێنێ هەدەفەکە زۆری یعنی فەلسەفەکەی ئاوای لێن کەوایلات کاتە بیناکەمان ئەگەر بە جوسور و هین بیکەی زۆر سەلامەترە بێ دوای ئەم قسانە هەمومان دەپرسین ئەگەر بلۆک خراپە ئەی چۆن لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی شارەوانیە ڕێگە دەدات و مۆڵەت دەدات بە هاوڵاتیان خانوەکانیان سەقفی خانوەکانیان لەسەر دیوار دروست بکەن دوا بوومەلەرزەکەی کە لای دەربەنی خانەوە ڕوویە نووسراوێکم بەڕاستی و احتیمالێ لازە لاان ماوە بۆ بەلەدەیە نووسی کە بۆ ئەویکە مەنعی ڕوخاندنی گشتی بکەی لە بیناکەیە چەند تعلیماتێکمان نووسی ناردمان بەس ڕاحەتە نازانێت بەلەدەی لەسەر ڕۆشتووە خستێتێ ناو تعلیماتی خانووکردنیانەوە نازانەوە لە حاڵێکە بلۆگ بەکاربێ یا خش بەکاربێنن کۆمەڵە شتمان بۆ کردن ئەن مەسەوتمان کە بە کوردی خۆمان پێڵێ ڕەبات ئەبێ ڕەباتی زۆر بێ لە بیناکەیە لە مستەوای ئەرزان لە مستەوای پەنجەرەکانە لە سەقفەکەیە وهاکەدا بێزگە لە هەموو سوچەکانە و لە باز شوێنێکی حساسە هەیە من ناونا ڕەباتی عەمودی ڕەباتی ڤێرتیکەڵ یانی کە خۆی لە حاڵتەیە عەمودی کاملیشی پێ ناڵێ بڵێ وڵا عەمودە چکە بۆ عەمود دیزاینی ناکەی بەس مجەرەد بۆ بەستنەوەی قاتەکان قاتی یەک ئەرزی لەگەڵ یەکەمە یەکەم لەگەڵ ئەساسەکەیە لە هەموو سوچەکانە ئەویش بکە و عەمود چوار پێنج شیش بێنە دەرەوە و ئەینە شت بیکە بە مسەلح لەو حاڵتەیە هەمووی بۆ دەگرێ یعنی بڵێن بلۆکەکە و بۆ ئەگرێ لە هەموو لایەکەوە زۆر فەرقەکە ئەگەر بژڕوکە زەرەریش با وەکو ئەو ڕوخانە نابێت کە ڕوویە تەخ بێ بەسەر خەڵکەکەیە بۆ ئەوەی بیناکان وا دروست بکرێن کە بەرگەی بوومەلەرزە و تەقینی غاز و هەر ڕووداوێکی دیکە بگرێت دەبێت لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی شارەوانیە ڕێنمایی بدات بە هاوڵاتیان بابزانین ئەم ڕێنمایانەمان هەیە کۆدیانەیە کۆدیانی تعلیماتی بینا دروستکردن چۆن دروستەکە اینجا لەو تعلیماتان هەیە چیتیا باسی بوومەلەرزەی ئەو منتیقەیە بە جۆرەی مەسحی دووەلی و ئەمانە ئەزانن تا دەرەجە چەند ئەڕوە حساب کراوە 50 ساڵی ڕابردوو چۆن بۆ متۆقع 50 ساڵ یا 30 ساڵی داهاتوو چۆنە بێ و دەرەجەکەشی ژمارەکەشی لە بەهۆی ئەوە یان لەسەر زەوی ئەوانە ئەچنینە تعلیماتکەیە گۆڕن تعلیماتی بیناکەیانە گۆڕن
مثلا ئێستا هەمووی بزان لە ئێران ئەکسەرێتی بەرەو ئاسنە ڕاستنی کە ئاسن مادەیەکی زۆر باسمەکە زۆر باشە لە تویشیە ئێستا بینایەکی یە قاد و قاتیش بێڵێ بڕۆ شیرۆڵی دێ بکە شیرۆڵ یعنی دیواری کۆنکریتی مسلح ئەو دیواری کۆنکریتی مسلحە هێزی بوومە لەرزە و لابەلایەکە بواڵەگرێ کۆدەکە گۆڕن بەزێمە کۆدیشمان نییە ئینە کۆدمانەوە کەس فێتە لە چۆن بیکە و چۆن بێزڵێت لە کۆتاییدا ئەم پسپۆڕە دەڵێت ئەگەر خانۆکەی کازیوا بەو شێوازە زانستیە دروست بکرایە کە خۆی باسی دەکات ڕەنگە زیانە گیانەکان بەو شێوەی ئێستا نەبوونایە ئەو بەڕێی من ئەو زەختەنە ئەو هینە نابە ئەو کارسەدە نابە تەختی زەوی نابوو نا دیارەکانی فرەیە پەنجەکانی فرەیە یەکتیمان هەیە زۆر زۆرە واتەوە خواکەم چکە لە ژێرەوە بوو عەرەبێ ئەو وزە زۆرە بڕاتە دەرەوە بڕوە ئەوانەی فرێدا بەس زەرەری بەینەکان کاتی ئەوانەی کە فرەیە ئیتر تەقریبەن وزەکە ڕۆی پایشتەکان ئەمایەوە